سڵاوتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان بۆ قسەکردن لەسەر تەورێکتر بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ هەینیە وەکو هەموو هەینیەک تەوری بەنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشەواوەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەناونیشانی facebook.com/nalia tv دەتوانن ڕاوتی بینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڕێزان دیارە لە ماوەی ئەم هەفتەیەدا چەندین تەور باس کران لە بەرنامەکەی خۆتان تەوەری ئابووری تەوەری سیاسی هەروەها چەند تەوەرێکی کۆمەڵایەتیش هەروەها تەوەرێک کە تایبەت کرابوو بە کارەساتی سروشتی کە وەک هەمومان دەزانین چەند ڕۆژێک پێش ئێستا شەپۆلێکی بارانبارین و لافا و هەرێمی کوردستانی گرتەوە و چەند شار و شارۆچکەیەک زیانیان بەرکەوت کە تا ئێستا 4 کەس لە هەرێمی کوردستاندا گیانیان لەدەستدا وەروەها لەگەڵ ئەو تەوەرانی کە پێشتر باس کران سەوارەت بە بودجەی هەرێمی کوردستان هەروەها پەرلەمان کە ئایا چاودێرە بەسەر حکوومەتەوە یان نایەکێک بوو لە تەوەرانی کە لە بەرنامەکەدا باسکران. بەڕێزان ئێوە بە شێوەیەکی ئازادانە دەتوانن قسە لەسەر تەوەرەکان بکەن، هیوادارین هیچ تەشیرێک بە هیچ لایەنێک هیچ کەسایەتیەک نەکرێت لە هەرێمی کوردستان بابەتیانە قسە لەسەر تەوەرەکە بکەن، کێشەکانتان داواکاریەکانتان پەیامەکانتان بگەێنن لە ڕێگەی ئەم بەرنامەیە کە بەرنامەی خۆتانە مایکی خەڵک. بەڵێ یەکەم پەیوەندیمان محمود لە کۆیەوە. فەرموو کاک محمود. مرحبا. مرحبا کاک محمود فەرموو. باشە کرد. زۆر سپاس دەکەین کاک محمود. بەڵێ فەرموو. یاکە دەستخۆشی ئەو بەرنامەیەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەین. وەڵڵی کاکە ئەم حکوومەتە هەرێمە بە دڵنیاییتان پێ بڵێم بە ئەو گەلی کوردستان هەموو ئاگادار دەکەمەوە حتا ئەو بنە ماڵە بمێنێ بە دڵنیایی پێ بڵێم میلەتی کوردستان ناسا. بەڵێ. لەبەرەوەی ئەو وعدی بە تووشای داوە ئەو بۆتە هێنێکی کە تووشیە داڵێ لە هەستا پاسەکانی کوردستان ئەو وعد و بەڵێنی و تەواوی پێداون هەتا ئەو بمێنێ ناڵە میلەتی کورد بێتە خەبەر و هیچ شتێکی بەدەست بگرێت. ئەم خەڵکەی کە خەکاویشان لە نێچاوانێ سەرۆکی هەرێم و نێچیروان بارزانی ئاشتی هەورامی کەوا دزێکی گەورەیە کە لە نێچاوانی وان چاوەڕ ئەوە چارنووسی لەوانەوەیە. بەڵێ کاک محمود سپاس بۆ پەیوەندەکەت. نەوزاد لە زەڕاینەوە. فەرموو کاک نەوزاد. ئەم کاتتان باش بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک نەوزاد فەرموو. زۆر سپاس. وەڵا ئەوەی ڕاستیە من ڕوونکردنەوەیەکم دەربارەی بەرنامەی تەواو ناتەوا. زۆر سپاس. ئەوەی ڕاستیە لە بەرنامەکە کە بینەرێکی زۆری بۆ من پەیوەندیم کرد ئەو بەرنامەیش دیارە ئینسان دەقەیە کاتی هەیە بە حکمی ئەوەی منیش چەند سانەیەکی کەمم مابوو دەربارەی ڕیش قسەم کرد ویستم بڵێم بەڕیش یەڵانەوە نە خەڵک ئەچێتە بەرشت و بەتاشینیشی خەڵک ناچێتە دۆزەخ بەڵکو بەکردەوەی و ئەگەر ئێمە تەماشای مەسیح و یەزیدی و کاتۆلیکەکان کەین ڕشیان تا خواری ناوکەیانە. بەڵام ئەم قسانە زۆر و بۆ ئەو ماوەکەمە ویستم بە جملەیەک کۆتایی بێنم بە پەیوەندەکە ئەویژەوە بوو بڵێم ئەگەر بەڕیش نییە ئەگەر بەڕیش وایە ئەبوایە بزن پاشای دارستان وایە. بەڵام لێیا وتم بەڕیش نییە ئەبوایە ئەگەر بەڕیش وایە بزن لێیا پەیوەندەکەی من قەتع بوو بۆ ئەوەی خەڵک بوو بە هەڵەت تێگەیشت هەم بەڕێز مامۆستا عەبدولەتیف و هەم بینەرانی تر و هەرێکیش و بە شێوەیە تعبیرەوەیە کرد بۆ لەبەرەوەی گویان لە ئاخری پەیوەندیەکەی من نەبوو. بەڵام یەکەم من نە مرۆڤم شوبهان بە بزن خاڵید و نەوتم ئەوەی ڕیش بێڵێتەوە و بزنە خاڵی چواریش نەموو مامۆستا عەبدولەتیف بۆ نمونە ڕیشی وایە. بەهەرحاڵ بەڵام بە حکمی ئەوەی ئاخیری قسەکەی من خەڵک گوێی لێ نەبوو هەرایەکی زۆر گەورەینیاوە خەڵک بە هەڵەت تێگەی بۆیە زیاتر حەزم کرد ڕوونکردنەوەی بدەم دەربارەی ئەو شتانە کە ئاخیری قسەکەی من بەمە کۆتاییە هات. ویستم بڵێم بەڕیش نییە ئەگەر بەڕیش وایە ئەوایە بزن پاشای دارستان وایە. بەڵام لێ پەیوەندی من قەتع بوو بۆیە ئیترێکی و لێدوانێکی دارێکی و ڕێیەکی بوو بەڕێز مامۆستا عەبدولەتیفیش بە هەڵەت تێگەی وتی ئەمە ڕیشی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شتانە و جەنابی پێشکەشکارەکەیش بەڕێز مامۆستا ئەوێت وتی تەژیجی کەزمەکە ئەو شتانە بۆیە دەنگۆیەکی وا بڵاو بووە تەنانەت لە فەیسبوک و چاخانە و شوێنە گشتەکانی تر باسی ئەو مۆزوعەی من کرا بۆیە حەزم کە لێرە ڕوونکردنەوەتان زۆر باشە کاک نەوزاد. سپاس بۆ بەڕێزتان. زۆر سپاس بۆ بینەر و گوێگرەکانیشتان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. هەر لە زەڕاینەوە کاگێرش لەگەڵماندایە. فەرموو کاگێرش.
ئەم کاتتان باش بەڕێزم زۆر سپاس دەکەین کاگەێرش فەرموو ئەم کاتتان باش بەڕێزم زۆر سپاس هەموو کاتێکت باش بەڵێ سەرەتا بەرز زۆر سپاسانەکەم بۆ گرتنی ئەو دوو پەیوەندی کاگنۆزاد و منیش لە زەڕیانەوە ئێمە ئەمانەوێت لەسەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان قسە بکەین دیارە پەرلەمان یا حکومەت یا سەرۆکایەتی هەرێم یەکەیەکی کۆمەڵایەتی لەلایەن چین و توێژەکانی هەرێمی کوردستان و هەڵەبژێرێت دیارە خەڵکە نوێنەری خۆی هەڵەبژێرێت بۆ ئەوەی بتوانێت ئەو نوێنەران نوێنەری حەقیقی بن لە کاتی بودجە و بتوانن کە مناقەشەیەکی ڕاستگویانە مناقەشەیەکی شەفافانە لەسەر بودجە بکەن بۆ ئەوەی ئەو داهاتی میلەتە ڕاستەوخۆ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان تەواو بێ ئێمە ئەمڕۆ گەرسێکی لە ئەسنای مناقەشەکانی گفتوگۆ لەسەر بودجە ناو پەرلەمان دابەش بۆ بەسەر دوو چینە چینێکیان وەکو معارەزە و چینێکیان دەسەڵات ئێمە هیوادارین ئەندام پەرلەمانەکانی دەسەڵات بتوانن بە شێوەیەکی حەقیقی دیفاع بکەن لە ئەو بودجە کە قوتی یەک بە یەکی هاوڵاتانی هەرێمی کوردستانە بەوانەش کە دەنگیان پێداون ئێمە بۆ ئەوەی بتوانین لەسەر بودجە بە شێوەیەکی تەندروست قسە بکەین پێویستە چەند لایەنێکی لەناو پەرلەمان ئەمڕۆ زیندوو بکرێتەوە یەکەم دەستەی نەزاهە کە دەستێکی زۆر گرنگە پێویستە کات بەکار بخرێت و ئیشی لەسەر بکرێت دووەمیان داواکاری گشتی ئەمڕۆ ئەگەر سەیکەن ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕان نزیکەی 12 ڕوونکردنەوەی داوە لەسەر بودجەی هەرێمی کوردستان ئەگەر ئەو بودجەیەک ئەو ڕوونکردنەوە لەلایەن ژووری لێکۆڵینەوەی ئابووری بزوتنەوەی گۆڕان هەڵەیە ئێمە داواکاری گشتی هەرێمی کوردستان بەرپرسی ژووری لێکۆڵینەوە بانکە ئەگەر شتەکان وایە دەستخۆشی لێ بکات و بتوانێت لەسەر ئەوانە لێکۆڵینەوە لە پەرلەمان و حکومەت بکات بۆ ئەوەی بودجەکە بودجەی هەموو خەڵک بێ ئەگەر واش نییە بتوانین ئەو کەسە ئەو حکومەت ئەو بودجەی بەو شێوەی ناردووە لێکۆڵینەوەی بکرێت بۆ ئەوەی ئەو بودجەی هەموو خەڵکە و بەهەدەر نەدرێ هەموو خەڵکەکان هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودی لێبینین بۆ نمونە ئەگەر سەیری کەرتی پەروەردە بکەین ئەمڕۆ زۆربەی داوامەکانی هەرێمی کوردستان دوو داوام و سێ داوامن ئەم دوو داوام و سێ داوام وای کردووە بواری پەروەردە بواری زانستە وڵاتە زۆر بێتە دواوە زائیدەن کەرتی تەندروستی ئەگەر سێکن کەرتی تەندروستی کردێکە خەڵک ئەمڕۆ ئەمگە دەرد و نەخۆشی هەبێ سیرەکەی لە عیادەکان چارەسەرگەی بە پارەیەکی زۆر خەڵکی وڵاتی مە خەڵکێکی هەژارە لەسەر شاری پێشمەکە ئێمە داواکاری سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەندام پەرلەمانە بەڕێزەکان بتوانن بودجەکە بە شێوەیەک بەکاربێنە سوودی هەموو هاوڵاتیانی کوردستان بێت چکە بودجە دەکەت سپاس بۆ کاگەرش لە زەڕاینەوە ئارام لە سلێمانی فەرموو کاگەرم ئەم کاتەوە باش کاکشان زۆر سپاس دەکەین کاگەرم وڵای کاکشان جا من چەند پرسیارێکم هەیە حەزەکەم بزانم تا کەی مەعاشی پێشمەرگە یان 101,000 بێ ئەوەی پرسیاری دووهەم بۆچی ئێستەش لیوای پێنجی شارەزول ئێستا و ئێستاش هەر چەک عایدی خۆیانە هەمووی چەک و فیچەک عایدی خۆیانە بۆچی عایدی حکومەت نایە بۆ بەشەکانی تر لە بەشی زێرەبانی و یان پێشمەرگەکانی کە چەکەکانیان عایدی حکومەتە بۆچی ئێمە لیوای پێنج هەتا ئێستا چەک هەمووی عایدی خۆمانە ئەو پرسیارەشم هەیە و پرسیاری بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە کەرکووکەوە کاک عەلی لەگەڵماندایە فەرموو کاک عەلی سڵاو برام زۆر سپاس دەکەین کاک عەلی فەرموو سڵاو لێبێ قوربان کاکە شوانجان چۆن بەقوربان زۆر سپاس دەکەم کاک عەلی بەڵێ فەرموو کاکە شوانجان من وەکو پێشمەرگەیەکە تاقساکەم بەڵێ کاکە شوانجان ئێمە حەتاکو ئێستا کەس نەهاتۆتە دیارمانە پێمان بڵێتن ئێوە چۆنی داوامتان چۆنیە چۆن ئەچنە ماڵەوە چۆن ئەژین لێرە یعنی ڕاستی کاک شوانجان چواردە بە حەوت حاش حازری کەرش ئەوە لە جادا قبول ناکات کاک شوانجان ئێمە 14 ڕۆژ لە داوامین لە دەوری 4 دیواران کەس بەرپرسیارێکمان نییە کەس پێمان بڵێتن ئێوە کاکە چۆنی ئیداراکەن کەس نهاتەوە بە دیارمانەوە یعنی بەڕاستی هەرێمی کوردستان نابێ بە شێوەیەک ئاوایە گەڵ پێشمەرگەیەک و قسە بکاتن و هین بکاتن شوانجان ئێمە داواکاریمان ئەوەیە کەسێ بەرپرسیارێ لەگەڵمانە بێتن کاکە ئێمە زوڵممان لێکرێ کاک شوانجان ئێمە 7 ڕۆژ بە عەزاران لە داواما بین چێ ئەمە قبوڵە کاک شوانجان یعنی ئەمە کەس نییە پێمان بڵێ بۆ کەس نییە یعنی کاک شوانجان 14 ڕۆژ زۆرە ئێمە داواکاریمان لە ئێوە ئەستا ئێمە 15-20 کەسی لێرە دانیشتووینە لەگەڵ تۆیە پەیوەندیمان بە تۆ کردووە چارەسەرێکی ئەمەمان بۆ بدۆزە یعنی ئێمە بەڕاستی زۆر محتەلین کاکە کەسمان ژن و ماڵمان جێهێشتووە کاک جان بەڕاستی یعنی زۆر
نازانم تاکشوان جان چی پێ بڵێم 4 ڕۆژ وەڵی زۆرە بە قورعان زاڵمش وا قبول ناکە بە قورعان بەڵێ کاک عەلی لە کەرکووک تاکشوان جان ئەم شتەمان بۆ بگەینیتە ویزارەتەوە. بەڵە سپاس بۆ کاک عەلی لە کەرکووکەوە لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک ڕێبەر SH نووسیتی هیوادارم دەوڵەتی کوردی دروست بێت کوردستانێکی سربەخۆمان هەبێت دیارە ڕێبەر CH بوو نەک SH دیار عەلی دڵێ داواکارین لە حکوومەت سەبارەت یاخود تێبینیەکی نردووە نازانم ویستێتی تۆزێ هەندێک قسەی پێکەنی بنووسێ سەرمەد مەخموری تەنها دەستخۆشی کردووە سپاسی دەکەین هانی مزوری دەڵێت هیوادارم زیان لێکەوتوانی باران قەرەبوو بکرێنەوەم لە کاتێکدا بۆ بەرەزان دوێنێ پارێزگاری سلێمانی ئەوەی ڕاگەیان کە لیژنەیەک پێکێنراوە بۆ قەرەبووکردنەوەی ئەو کەسانە بەڵام پاش بە دوواداچوونی زیانەکانیان بۆی بزانێ زیانەکانیان چەنە وە خۆی ئاماژەی پێدا بەپێی توانە قەرەبوو دەکرێنەوە هەردی لە کەرکووکەوە فەرموو کاگەردی ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین کاگەردی فەرموو دەستخۆشی بەرنامەکەتانەکەم زۆر سپاس دەکەین وڵای من چەند شتێکی حەزەکەم لە ڕێی بەرنامەکەیەوە بگەێنم بەڵێ فەرموو پێ بدەی بەڵێ فەرموو یەکەم شت سەبارەت بە گەنجان بەڕاستی یعنی سا من خۆم وەکو گەنجەوە 2 ساڵە تەخەڕوزم کردووە هیچ شوێنێک نییە بۆ گەنجان یعنی ئەوەی مەجالی دامەزراندنیان هەبێ لە هەمان کاتیشدا لە زۆربەی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم هەیە 3 موچە و 4 موچە وەرەگرێ من ئێستا کە دەناسم لە وەزارەتی خوێندنی باڵا موچەکەی بگرێت لە سەری 3 ملیۆنە شێوە حەقی تەقاعودیشی هەیە تەقاعود ناکرێ لەگەڵ ئەوەی موچەی دیکەش وەرەگرێت 2 موچەش وەرەگرێ ئەمە لەلایەک بەڵێ گەنجیش ئەمڕۆکە ئەگەر توانای دامەزراندنی نەبێ و دانەمەزرێ و هاوکاری نەکرێ بەڕاستی ئەوە وڵاتەکەمان لەلایەکەوە هیچ ئیسفادە لەگەت ناکە هیچ سوودێ لەگەت ناکە ئەمە لەلایەک لەلایەکی شتەوە لەلایەکی تریشەوە شتێکە حەزەکەم بە هەموو کوردی بڵێم ئەگەر کورد چاوەڕێی دەوڵەت بکات قەت نابێ بە دەوڵەت ئەمە شتێکی زۆر دیار و ڕوون و ئاشکرایە چونکە ئەگەر مێژووی کورد بۆ 400 ساڵ لەمە پێشیش سیر بکرێ ئەبینین کورد هەر خۆی لەناو خۆی ڕێگەی بە هیچ شتێک نەداوەکە بتوانێت سەر بەخۆی بەدەستگەنێ بۆ دەوڵەت بوون داوا معنی من هەموو کورد ئاگادارەکەمەوە کە هیچ کەسێک خەوم بە دەوڵەت نەبینێ قەت دەوڵەت نابینن هەتا کورد ماوە هەتا کە دنیاش تەواو بێ کۆتاییش دێ بڕوا ناکەم دەوڵەتی کوردی لەنا ئەم جیهانەیە وەکو دەوڵەتێک بناسرێ. بەڵێ سپاس بۆ کاک هەردی لە کەرکووکەوە عەبدوڵڵا لە دهۆکەوە فەرموو کاک عەبدوڵڵا زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵا فەرموو والله من بسیارێک هەیە بەڵێ فەرموو هەرێ برادەرت تەلەفۆنێ بکەن لەگەڵش کۆیەکتری یعنی نەجە کچێکی بە ئەخلاق داخفن تکایە کاک عەبدوڵڵا هەر کەسێک پەیوەندی کردووە ئەمە هەوڵمان داوە ڕێگەی پێ نەدەن ئەگەر هاتوو قسەیەکی ناشتین بەرامبەر بە هەر کەسێک وت کاک مەحموود ڕەحمەی گرت لە حکوومەت بەڵێ لا بحثي حكومات وقت بحثي جنوب السلوكي هريمت جنوب السلوكي حكمتك يعني بله بلا بتجيب اخلاق باخذ اما بها بالسياره بس راسين سنه باخلاق تکایە کاک عەبدوڵڵا ڕێگە نادەین کەس بۆ شێوەیە قسە بەرامبەر بە کەس بڵێ ئەگەر جەنابەت وەڵامێکی تەواوت هەبێ بۆ ئەو کەسە با وەڵامەکەت جوان بێ بۆ شێوێ نەبێ کە بەو شێوەیە بڵێ ئەم کەسە وایە یاخود ڕەوشتی ئاوایە ئەگە قسێکت هەبێ لەسەر قسەکانی تکایە کاک عەبدوڵڵا بە شێوەیەکی جوان وەڵامی دەینەوە نەک قسەی پێ بڵێین. سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە دۆهاکەوە قادر لە کەرکووکەوە فەرموو کاک قادر کاک شوانم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک قادر فەرموو براکەم وەڵای ئەمەیە من لەسەر گەندەڵەکانی حکوومەتی هەرێم قسە بکەم بەڵێ کاک قادر فەرموو وەڵای بەڕێزم ئەو ڕاپۆرتانەی ڕووی لە کۆڵگەی گۆڕان دەری خستووە هەموو قسەکانی بە بەڵگەوە دێتە سەر تەلەڤیزیۆن کەس نییە ڕەتداتەوە ڕووکردنەوەکانی وەزارەتی دارایی ئەلێ بووە شتانە بەپێ ئەوە بەبێ خۆی ناتوانێت ڕقەمەکان ئاشکراکە کەس نییە لەسەری بێرجات داواکاری گشتی لەسەر شتە پیرۆزیەکانی کوردستان و ڕەمزەنەتەوێتەکان بڕیار دەرەگا بوو هەموو دایرەکان بەڵام لێرە ناتوانێت تحقیق لەو بواری گەندەڵی بجێ بکە هەموو ساڵی ئەوان هەیلێنەوە ئەوانش ڕۆژێنەوە بەڕێکرێت و کەسش قسە ناگە. بەڵە سپاس بۆ کاک قادر لە کەرکووکەوە گۆران لە سلێمانی فەرموو کاک گۆران
سپاسم کاتتان باش بڕێزم. زۆر سپاس کا گۆران فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم کەناڵەکەتان کەناڵێکی سەربەخۆی ڕاستەقینەیە. زۆر سپاس دەکەم کا گۆران. ئەمەوێت تەنیا تێبینیی خۆم بڵێم لەسەر جیاوازی حکوومەتی هەرێم و ئەو حکوومەتانی کە وەربەگۆڕ بوو. من چوومەتە وڵاتی تونس و چوومەتە وڵاتی لیبیا. بەڵێ. لەو وڵاتانە لە هیچ وڵاتێکی ئەو وڵاتانی کە وەکو ئەمان لە سەڵاتیان بەو شێوە دکتاتۆریە بوو هیچیان دەستیان نەختبوو ناو کاروباری جونگەکانی هەموو ژیانی خەڵکەوە، بەڵام ئەمان پێ دەچێت دەستیان خستبێتە ناو کاروباری هەموو جونگەکانی ژیانی ئینسانەوە. بە نمونەیەک ئەو نمونەیە دێنمەوە ئەگەرێکێک لە وڵاتی ئێمە بێوێت سەربەخۆ کاسبی بکە و بێوێت تووشی ئەمان دەستدەخەنە ناو کاروبارەکەیەوە. بە بەسیتی نمونە ئەگەرێکێک خاوەن تەکسێ بێت و بێت بۆ خۆی شتەکسی بکە. لێرە لە مەتاری سلێمانی کە دائەبەزی لەگەڵ تەکسەکان ئاگەڕێتەوە بۆ ماڵەوە 25,000 دیناری لێ وەرەگرێت. لە پێشدا 10,000 دیناریان وەرەگرێت کە پرسیارێن لێ ئەەکەی دەڵێ باشە بۆچی ئێوە پێشتا 10,000 دینار بوو ئێستا بۆ ببیتن. ئەڵێ لەبەرەوەی کە ئەمە دراوە بە کۆمپانیایەک و کۆمپانیەکە 15,000 دینار لێمە وەردەگرێت. بەمانای ئەمەش دیسانە دەگەڕێتەوە بۆ دەوڵەت بەشدارە لەو شەیکە خاوەن تەکسێکە دەیکات. بۆیە زۆربەی زۆری خەڵک ئێستا کە دێتەوە دادەبەزێت لە مەتار کە سوکاری خۆی دەچێت بە شوێنیان لەبەرەوەی پێی ناخۆش ئەو پارە زیادە بگەڕێنەوە بۆ دەسەڵات. بەڵێ. بەڕاستی من ئەواڵم ئەم دەسەڵاتە دەستی خستۆتە هەموو جونگەکانی ژیانی خەڵکەوە و دەستی خستۆتە گیرفانی هەموو خەڵکەوە. زۆر باشە کا گۆران، سپاس بۆ پەیوەندیەکەت. هەر لە سلێمانیەوە لانەخان لەگەڵمانەیە. فەرموو لانەخان. زۆر سپاس لانەخان، ئێوارەت باش فەرموو. بێزەحمەت ئەمەوێ لەسەر شکستی پرۆژەکان قسە بکەم کە لە ئێستادا لەو ڕووی هەڵگرتنەکانەدا دەیبینین. بەڵێ. لافاوە چەندین پرۆژەی حکوومەتی هەرێم شکستی پێوە دیارە. ڕاستیەکەی قەدراسێکی زۆر پرۆژانە بکرێتە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی ئەندازیارانی سەرپەرشتیان. حکوومەتەوە نیە لەسەرە بودجە و پارە تەرخان بکە. ئەوەی کە جێبەجێیەکە بەرپرسارە وەکو وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی شارەوانی. بەڕاستیەوەی کەیبینین ئەمە تاتی ئەندازیارەکانی کوردستانە بەداخەوانی کەوایە ئەگەر وا بڕوا بێت کۆلێژی هەنداسەکانی کوردستان دابخرێ ئەگەر ئەمە بەرهەمی مهندسەکانی بێت. بەڵێ سپاس بۆ لانەخان لە سلێمانیەوە. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک محەممەد قارەمان نووسیەتی هیوادارم ئێوە چاوێک لە کەناڵی کورتسات و زاگرۆس و ئەوانی تر بکەن کە هیچ نەبێت ڕۆژێک بۆ ئەو برایانەمان لە سووریا دیاریکەن خۆ ئەوانیش کوردن. دیارە بەڕێزان ئێمە بەپێی ئەو راپۆرتەوە ئەو بەداداچوونەی کە کردومانە باسمان لە گوزەرانی ئاوارەکانی خۆراوای کوردستان کردووە لە هەرێمی کوردستان بەرنامەی تایبەتی لەسەر کراوە، بەرنامەی بەداداچوون هەروەها راپۆرتی تایبەتی لەسەر کراوەوە چەند ڕۆژێک پێش ئێستا تا 3.5 بەرەبەیان توانیمان ڕووماڵێکی ڕاستەخۆ بکەین بۆ ئەو لافاوەی کە کەمپی دۆمێزی کردەوە لە پارێزگای دهۆک و ڕاستەخۆ لێدوانمان لە ئاوارەکان وەردەگرتووە، باسمان لە گوزەرانیان دەکردووە، ڕاستەخۆ توانیمان گوزەرانی ئەوان پیشان بدەین لە ڕێگەی پەیامێرانمانەوە لە دهۆکەوە باسییان لە گوزەرانیان دەکرد لە ئێستاداوە بەتایبەتی ئەو کارەساتانی کە بەسەریان هاتووە ئەو لافاوەی کە ئەو ناوچەی گرتەوە پێشە ڕۆژێک بەڕێزیان باسمان لەوە کردووە و هەر پێشهاتێک هەبێت هەر هەواڵێکی تر یاخود هەر بە دواداچوونێکی تر ئێمە بێگومان دەست پێشخەر دەبین لەوەی کە ڕووماڵی هەرڕووداوی بکەین سەبارەت بە ئاوارەکانی خۆراوی کوردستان هەرێمی کوردستان بەتایبەتی لە ئەو ناوچانی کە تێی دانیشتەجێن. هێمن لە کۆیەوە فەرموو کاک هێمن. کاک هێمن لە کۆیەوە فەرموو کاک هێمن گوێمان لێتە. باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک هێمن فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێرەکەم. زۆر سپاس دەکەین. بەڕاستی پرسیارەکەم هەیە حکوومەتی هەرێمی کوردستان مالیدی 91 و 90ەکان 93 تاعین دەکا ئەدی بۆ 84 و 85 و 89 88 تاعین ناکە ئەتوو بۆ پێشمەرگەیەکی بەسیت دەرێ وەڵام مالیدت گەورەیە مالیدت 89 بێت تاعین نابێ 88 تاعین نابێ 84 و 85 و ئانەیس تاعین نابێ مالی 90 و 91 و 2 93 ئەوانە تاعین دەکرێت. هیوادارم ئەو سەوتەم بگاتە دەست کارشوانی بگاتە وەزارەتی پێشمەرگە مالیدی 89 88 و 84 وانە دەێ بۆ پێشمەرگەش تاعین نابێ ئەدی کاکە ئەو خەرکە چ بکە دەرەوەڵا مالیدت گەورەیە تو
لە فەرق مادی هێشتاونەوە بێ گەورەی چێ دەکا 24 ساعت ئەو لە 2013 ئێستا نەفەری تعین دەکە بۆ پێشمەرگەی 91 و 92 93 تعین دەبێت. بەڵێ کاک هێمن سپاس بۆ پەیوەندەکەت دڵشاد لە هەولێرەوە فەرموو کاک دڵشاد. کاک شوان ئێوارە باش. زۆر سپاس دەکەین کاک دڵشاد ئێوارت باش فەرموو. سەلامت بیارێک پێش. سپاس دەکەم. بەڵێ کاک دڵشاد. پێشمەرگەی زێرەبانیم. بەڵێ. داوامان زۆر گران سواردە بە حەوت. بەڵێ. داواکانی لە بەرپرسەکان داوامان و چاڕن کاکە گوناحا. عاشا عازین يعني كرج ودواميناك تساعد بحظ يعني سير اشتج سير لحكومة هرم كردستان. بەڵێ سپاس بۆ کاک دڵشاد لە هەولێرەوە ئارام لە سلێمانی فەرموو کاک ئارام. ئەلۆ کاتەوە باش. زۆر سپاس دەکەین فەرموو. بێزەحمەت من وەکو قوتارێکی پۆلیسی ناوەندی داواکەم لە وەزارەتی پەروەردە کە ئیمتیحانی نیشتیمانیە خۆت بە کەلۆری نێڵە چونکە تانە قوتابی هەیە لە وەرزی یەکەمە یاخود لە وەرزی دووەمە دەرەجەی باشە بەڵام لەوە کەلۆریەکە کە دەرەجەی کەمە بێ ئیتر تۆم بەیەکەوێت لەو پۆلەیە. تەنها ئەو هۆکارەیە کە دەڵێی دەبێن نەمێنێ؟ یعنی بەس ئیمتیحانی نیشتیمانیانی هەنێ جاریانێ پەیمانگاکان ئەیانەوێت دەرەجە بەرز یعنی لە حەفتا بەرەو سەر یاخود ئەگەر مەکتەبێکی باش وەربگرێت پێویستە بە دەرەجەی بەرزە. ئیمتیحانی نیشتیمانیەکان هەنێ جار یعنی پرسیاری زۆر قورسیتیایە ئەو تابێ لەوانەشە زیرێکیش بێ لە وەرزی یەکەم و لە وەرزی دووەمە دەرەجەی باشە بەڵام لە بەکەلۆریەکە دەرەجەی کەم بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هێمن لە حاجیاوەوە فەرموو کاک هێمن. ئەلو ئەم کاتتان باش سڵاو لێ بێ کاک شوان. زۆر سپاس دەکەین کاک هێمن فەرموو. کاک شوان من دەڵێم قوتی خەڵک دزراوە حکوومەت دەستێکی ئەمین نییە تا پارەی خەڵکی لا بێ بەم ئەتوارە دزێوەی حکوومەت کە پارەی بۆ دیکە داناوە بە بڕی تریلیۆنان دینار ئەمە دزینی قوتی خەڵکە بە بەڵگەوە دەیسەلمێنم کەس هەیە تەنها یانزە ڕۆژ دەوامی کردووە لە پەرلەمان بەڵام ئۆتۆمبیلی بۆ کردراوە 5 دەفتەر دۆلار خوا ئەمە ڕەوای حەقا لەم وڵاتەدا کە ئەمانە دەسەڵاتدار بن ئەمانە ئەم دەسەڵاتدارانە بەڕێی من دەبێستا لە کونج زیندان بن نەک پارەی خەڵکیان لابێ ئەتۆ وەرە کوڕی بەڕێ سەرۆکی هەرێم وێلای کڕیوە لە واشنگتۆن بە 10 ملیۆن دۆلار بزانە ئەم پەرلەمانەی خۆمان قودرەتی ئەوە دەکات لێ پرسینەوەی لێ بکە یان پەرلەمان سووک و چرۆک بووە پەرلەمانیان کرد بە دیوەخان کاکەجان کاگە هێمن با بەرامبەر بە هیچ دەستگایەک هیچ فەرمانگەیەک هیچ لایەنێک ئەو قسەیە نەکەین ڕخنەکانمان بۆ شێوە بن کە کەم و کورتەکان چین ئەگەر لایەنی باشی شوێ باسی کەم بەڵام بۆ نەبێت کە قسەیەکی ئاوا بەرامبەر بە هیچ شوێنە بەکاربێنین کاگە پەرلەمان من خۆشاناتی بە پەرلەمانەوە دەکەم کە لە ساڵی 92 ئێمە بۆ یەکەم جار توانیمان پەرلەمانمان هەبێ بەڵام پەرلەمان ئیفلیس کراوە لە وڵاتە پەرلەمان بە خۆی هەڵناسێ زۆر بەداخەوە من کە ئێستا قسە لەگەڵ جەنابتاکەم من وەک پێشمەرگەیەکم باوکیشم پێشمەرگە بووە لە سەرەتای 76 لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڵام ئێستا کە دەبینم بەڕاستی پێش بڵێم پەرلەمان بە ئەرچی خۆی هەڵناسی بزانە پەرلەمان قدرەتی ئەوە دەکات لە جنابی سەرۆکی هەرێم بپێچێتەوە قدرەتی ئەوە دەکات لە کوڕەکەی بپێچێت ئێستا من مامی خۆم هەیە لە 92 تا ئێستا 22 ساڵابی 2 ڕۆژدانە بڕاوە ڕوتبەی حەریفە بەڵام کوڕی جنابی سەرۆکی هەرێم ئەو ڕوتبەی بەستاوێت یعنی هیچ لە ڕوتبەی سەدام حوسێن کەمتر نییە لەکوێی هێنا بەڵێ کاگە هێمن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شاهین لە کەلارەوە سڵاو لێ بێ فەرموو بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەردەشیر بەرزنجی دەڵێت تکایە ئەو ملیار و ملیۆنانە کە لە راپۆرتەکاندا باز دەکرێت بیگۆڕن بۆ دۆلار چونکە لێی تێ ناگەین هەروەها سەفین عەبدوڵڵا دەڵێت ماوەی 2 ڕۆژی ڕابردوو شەپۆلێکی بارانباری ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بۆم هۆیەوە ئاستی ئاوی ڕووبار و دەریاچەکان بە ڕێژەی جیاواز بەرز بۆتەوە ئەوکات بە پێی دوایین ئامارەکان ڕێژەی دابارینی ئەم ساڵ لە کوردستان لە 100 زیادی کردووە کەچی من تێناگەم بۆچی کارەبای نیشتیوانی کەمبوونەوە و بەردەوام خشتەی تۆگمەتر و چاکتر بۆ کارەبای مۆلدیاریەکان دادەنرێت لە پێناو پیسکردنی ژینگە و پیسکردنی ژینگە و بەس بەڵێ پەیوەندیەکی تر لەگەڵماندایە شاهین لە کەلارەوە ئەلۆ بەڵێ کاک شاهین فەرموو ئەو کاتە باش کاک شوان زۆر سپاس دەکەین کاک شاهین کاک شوان وەڵی من حەزم کرد دەڕێ بەرنامەکەی ئێوە بەڵێ فەرموو لە ڕێگەی کەناڵەکەی ئێوە چەند بەرپرسێکی
پێشمەرگە داواتکەن بۆ کەناڵەکەتان بەڵێ باسی بودجەی پێشمەرگە و وەزعی پێشمەرگە بکەن بۆ خەڵکی بزانم پێشمەرگە لە چه حاڵەکاتێکدا یعنی چ لە ژێنێکدایە. بەڵێ سپاس بۆ کاک شاهین لە کەلارەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕێبەر عومەر کۆری دەڵێت هیوادارم خەڵکی کوردستان بێدەنگ نەبن لەمەڕ بە هەدەردانی بودجە بۆ هەرێم تاکەی خەڵک لەژێر ئەم ژیانە بژی 130 ملیۆن دۆلاری بۆ ئەوی تر مانای چییە؟ شاجوان عەلی دەڵێت بەس لە وەزارەتی پەروەردە دەپرسم بۆ دەرەجەی پۆلی 10 و 11 بۆ پۆلی 6 داخلە با بزانین خۆیان دەتوانن بێن ئاوا بخوێنن چاوی کارمەندەکانیان ئارتی ماش دەکەم زۆر سپاسەکەین بەناوی هەمومانەوە. دەشتی جاف دەڵێت ئێمە ئەندام پەرلەمانمان هەیە بەناو ئیسلامەوە بەڵام لە هەمان کادا ئەو خیانەت دەکات لە میلەتەکەی ئەوە تا با من ناوی نەهێنم لێرەوە لەسەر پرۆژەی ڕزگارسیتی ئەندام پەرلەمانێکی یەکێک لەلایەنەکانی نووسیوە دەڵێت 50 دەفتەر دۆلاری خواردووە شکاتمان لێ کردووە لە پەرلەمان تاوەکو ئێستا هیچ ئجراعاتێکیان نەکردووە بەرامبەری. بەڵێ بەرەزان پەیوەندیەکی تر لەگەڵماندایە هەر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەژار بەرزنجی دەڵێت تکایە بەرنامەیەک بکرێت هەر جارێک لەسەر شوێنێک بێت یاخود باس لە شاریان قەزایە بکرێت بە تایبەتی لە چەمچەماڵ محەممەد سوڵتان دەڵێت پێم باشە تەورێکتان هەبێت لە بەرنامەکە تەرخانی بکەن بۆ ژیانی هاونیشتیمانان لە کەمپەکانی دۆمێز و سلێمانی و چەندان شوێنی تر پێم باشە کەناڵەکانی ڕاگەیاندن چاوێک لە کەناڵی کورسات بکەن هەم لایەنی ئینسانانەیە هەمیش هاونیشتیمانانی خۆمان دیارێمەوەک ئاماژەمان پێدا ئێمە لە هەر بەدۆدا چوونێک هەر راپۆرتێک هەر بەرنامەیەک کراوە بۆ ئاوارەکانی خۆرئاوای کوردستان بەڵام هەر شتێکی تر هەبێ ئێمە بێگومان لە بەدواداچوونی زیاتردا بەرەزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەرەزان بەردەوامی لەگەڵتان حەمەخۆشنا و دەڵێت کە کەمێک باسی ئەم سوالکەرانە بکەن کە بەڕاستی بێتامیان کردووە لە هەولێر لەناو مزگەوتەکان و شوێنە گشتەکان بەناو کوردانی ڕۆژئاوا سوال دەکەن کە کوردی ڕۆژئاواش نین. دیارە چەند ڕۆژێک پێش ئێستا باسمان لە دیاردەی سوالکەری کرد لە هەرێمی کوردستانەوە باسمان لە هەنگاوێکی پێکهێنانی لیژنەیە کرد لە سلێمانی کە بۆ ئەو مەبەستە پێکهێنرا بوو. فاتیمە لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان. فاتیمە خان لە سلێمانیەوە. زۆر سپاس فاتیمە خان فەرموو. سپاس بەنای هەموویانەوە. لەگەر دەستما بوو ئەو وتانی کە ئەڵێن لە قەرەبووی دافا بکەنەوە ئەی باشەی قەرەبووی زیان نەکردووی شەڕی کرد و سەدام حوسێن قەرەبوو ناکەنەوانێن ئەگەر بی سید ماڵی ئێمە بکەی خۆ بەسەی پیامایەتەوە کە فەرمانبەرێکم فەنەمیە چاکی کەم یعنی باوەڕم پێ بکەتر معاملەوە بەس مهەرای بەهیچ قەرەبوویەکیان نەکردینەوە ئەو ماڵیان سووتان حکومەتی بەعس وێرانی کردین براکانم پێشمەرگەوە ئەوانە بە قەرەبوو ناکەنەوە برای بەڕێزم هەر لافاو لافاو من قەیناکە من لە ماڵی خۆشم بێ ئەگەشتم هەندی ئەی بم بۆ ئەوانی کە لافاو زیادی لافاوی کردووە هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان شوپەکەمانیش ئاورێک لەوانە باتەوە قەرەبوویان بکاتەوەی زیانی کۆتووی شەڕی کرد و سەدام حوسێن ناب مبارەک ئەگەر من شەڕی ئەو نەبێ سەدام نەبێ ماڵ بۆ وێران نەبێ ئەگەر سەیری ناو ماڵ بکەی خۆت قەرەبوو بکەیتەوە نەگەڵ تێگەین ئەمەیەک دووهەمیش کاپشوانیان خۆت بە خۆت پێی بووە بەرز ئەکردەوانی لە هەموو داریرەکانی حکومەتە زیادی ئەم جلو بەرگە و زیان مەحەدێک دادایە بۆیان یعنی بەڕاستەکەی ئایا هەفتەیە یان دائیرەیە یا کاتی دەوامە یانی شیە بۆزگە ئەمە بەبەرزکردنایە زەی مەحەدێک دابدرایە بۆ هەموو داوائیرەکان مەکتەبەکان بە ئەم جلو بەرگە نمێنێ ئەم تەرتیباتە نمێنێ یعنی نازان. بەڵێ فاتیمە خان دیارە بەباشی گومان لە دەنگن نییە سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. کاکەجان ئێوارە باش زۆر سپاس دەکەین کاک محەممەد ئێوارەت باش فەرموو. وڵی من نازانم پێ دڵم لە گەندەوەستانەوە یان لە کوردستانەوە تەلەفۆنەکەم بۆتان. بەڵێ کاک محەممەد فەرموو. وڵی بڵێم چی نازانم ئەو کوردستانی ئێمە هەرچەند سەیری ئەکەی و ئەهێن و ئێبەی لێوە و لێوان پرێتی دەگەندڕی لیزم ئەم مۆدەعانێن بۆ چاودێریکردنی ڕیسواکردنی دوکانەکانی ناوسێمان یان شوێنەکانی تر بەڵام لیزم ئابدانێن بۆ چاودێریکردنی داهاتی نەوتی ئەو میلەتە داماوە داهاتی ئەم کوردستانە داماوە کە حەق و حەقی
هەموو کەسێکی ئەو کوردستانەیە دا هیوادارم ئەم حکومەتە گەندەڵا بەخۆی دەرسێتەوە تا وەکو سووریا و تونس و میسریان لێ نهاتووە. بەڵێ کاک محەممەد زۆر سپاس بۆ خوێندنەکەتان ئینشاءالله سەرکەوتووە بن. زۆر سپاس دەکەم. بەڵێ خالید لە سلێمانیەوە فەرموو کاک خالید. مرحبا کاکەجان. زۆر سپاس دەکەم فەرموو. والله قليكم يساخل قليه وجه حوزي ما فيه كذا لأنه الشيوخ قال بين حكومة قربون باتوا يا خالوق قال الشيوخ آوي با بله حكومة شيء يعني يجيبون خلق شومكا بله كا خالد حكومة شيء لم خلقك بله كابل الحوزي ما فيه قال الشيوخ قال شو آوي با قال $10,000 تياتر بده صح هذا من حكومة بوشي $10,000 باتي بەڵێ بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە سلێمانیەوە فەرموو کاک سۆران. زۆر سپاس دەکەین کاک سۆران. زۆر سپاس دەکەم کاک سۆران گوێم لە دەنگتە فەرموو. ئێمە وەکو وێزی پێشمەرگە بەڕاستی ئەو تێکەوەرێکی پێ ناژی. بەڵێ کاک سۆران. داواکەم دەڕێی کەناڵەکەیەوە بەڕاستی هەوڵێکمان بۆ بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی. زۆر سپاس کاک عەلی فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سەرەتا. سپاس دەکەین کاک عەلی فەرموو. ئەمێ باسی ئەوە بکەم ئێمە ئەبێ شتێک لەگەڵ حکومەتەکەمانە بڵێین کە بەجۆمان دەربارەی ئەم بلادرانەی پێشەوەکەوە ڕێزمێ بۆ وەستنی هەموو کەسەڵانەمە کراوەیە بەڵام ئەگەر باسی شتێک بکات کە مەسەلەن نەڕۆشتی لەسەدا پێ نەپەڕی لێگی ناتەلێ بێ 9 ملیار و ئەوڵە دیکە لە کەفتەردا دینار لێ نازان و ئەمە هیچ دەورەیشی نییە. دەوت ئەوەیە ئەو شتانەی کە نەکراوە کە نەهاتوە لە پێشەوە ئەیزەفر ئەوانە حکومەتی هێرێمی کوردستان پێویستە لەسەر بەنداوەکان ئیش بکات پێویستە لەسەر چاکردنی کارەباکە کە ئەمانە شتێکی سەرەتایین بۆ گەلەکەمان بۆ میلەتەکەمان بۆ ئەو میلەتێک کە ئەو حکومەتی دروست کردووە کە ئەو پارلەمانی دروست کردووە کەم حکومەتە بە پاڵپشتیدا گەلان میلەتەکەی نەدەب ناتوانێت نەباری ئەمنی نەباری ئابووری نەبووە هیچ بوارێکات پێشکەوتن بەدەست بێنێت ئەمە شتێکی وازەحە. ئەمانەی بە حکومەت هێرێمی کوردستان ئاگادار بکەین بۆی ئێستا باران و دستانە بەڵام هاوین لە پێشەوەیە و گەرما لە پێشەوەیە و ئەبێ هیچ کات بۆ شتانی کە نەهاتنەوە کە پێپەڕێون دڵنیا بە خۆشناکردن بینیمانە حکومەت هێرێمی کوردستان دیارە ئەمە نابێت لە حکومەت هێرێمی کوردستان ئیشی کردووە بەڵام هەندێک باشتر ئیش بکات بە تایبەتی بۆ گلدانەوەی ئاو لە هەموو وڵاتێکە گلدانەوەی ئاو شتێکی زۆر سەرنجە چکە کارە باش ئاوەکە دروست دەکرێت و هەموو پێداویستەکانی ژیانیش بە ئاوە بۆیە دەگای دایان بەندامان هەیە لە شابازیە هەمانە لە گەردنان هەمانە لە هەموو شوێنەکانی کوردستان جگای بەنداوی باشمان هەیە کە لەمانی دەربەندیخانی دوکان زۆر چاکتر و فراوانترن بەڵام حکومەت هێرێمی کوردستان بە ئەو پارەی کەوکو ئەو خەڵکانە باسیەکەن ئەو هەموو پارەی لەوەیە هەچلاو بەڵام لە مای نێو دیار نییە هیچ نەبێت دوو بەنداو لە هەرێمی کوردستانە بە پردەکانمان هیچی ئەوەنین بۆی دەفاکی ئاساییەوە ئاوایان بعد یان خەڵکێکی اقتصادی پستەندانی مقابلێکی پیاوێکی لەسەر منم بینی ئەتی لەگەڵ ئەو گوندێ بەرای اقتصادمان نەماوە تێلەبەکەنە نایانبێت و مەمەکانیشمان مەجالە نەپسن بۆ لەبەر هەنی چۆنە بێت ئەمانە حکومەت هێرێمی کوردستان هەرکی سەرشانێک تێپیشانەمان بۆ بکات و ئازادی ناکا گەردیدات چکاوەکو داهاتی خۆمانە وەکو کان مەحکی نادێن و کانزاگانێکی خۆمانە یا حکومەت هێرێمی کوردستان پشت بەنەو دەبەستکە بە سوتەمەنی یارە نادەبێت بە سوتەمەنی بەستەریان لە پای حەڵی بەغاڵ بەستە ئەو بەدەری کوردستانیا لە ماگامە دووە بڕە دەپرەکە کە بووین نابینیترە و میرەتا بێت چاوەڕەن بۆ خوونیاتە لادێکا بەرهەمەکانی ناوخۆ یاوانێ بڵە مەگەر لە سوودیا لە سەرین وڵاتی ئیقلیمی. بەڵێ کاک عەلی بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە سلێمانی لە سەتۆر کۆمەڵاتی فەیسبوک هەڵکەوت بەهادین دەڵێت هیوادارم تەوەرێک لەسەر پەنابەرانی ئەوروپا دابنێن هەروەها ئاریان ئیسماعیل دەڵێت هیوام وایە بەرنامەکانتان زیاتر باس لە ڕای هاوڵاتیان بکات بۆ زیاتر ڕەخنەکانیان بۆ بەرپرسان بەرز بکرێتەوە. بەڕێزان ئەمە باسمان لەوە کردووە کە زۆر جار ڕەخنەکانی ئێوە بۆتە ئەوەی کە ناتێگەشتێک هەبێت لە بەرنامەکە هەندێک کەس وا تێگا کە ئەم مەبەست لەم بەرنامێت تەنها گەیاندنی ڕەخنەکانە بەڵام ئەوە ئێوە قسە دەکەن لەم بەرنامەیە ئێوەن پەیام و داواکاریەکانی خۆتان دەنێرن بەڵام زۆر جار ئەومان باس کردووە کە ڕەخنەکانتان دەبێت بە شێوەیەک بێت کە
بە جوانی ڕخنەکانمان بگەێنن بەبێ ئەوەی ناوی کەسێک بە خراپە یاخود هەر لایەنێک یان تەشیر بەلایەنێ بکەین بەڵام لە یەکێک لە پەیوەندەکانە بە ڕێزێک کاک عەبدوڵڵا لە دهۆکەوە ئەگلەی هەبوو لەوەی کە ئەو کەسە ڕخنەکانی لە جێی خۆیان نەبوون و بەداخەوە هەندێک وشەی نەشیاوی بەکارهێنا بەرامبەر بەو کەسە هەر لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵند قوباد دەڵێت پێویستە زیان لێکەوتوانی ئەو بارانە زۆر خێرا بەهانایانەوە بچن نەک بۆیان کەن و دەڵێت دەبێت کارەکانیان بۆ بکرێت بە زووترین کات شادی نووسیوەتی وادارم لە بەرپرسانی حکوومەتی هەرێم ئاوڕێک لە شاری ئاکرێ بدەنەوە چونکە بە هەموو لایەکەوە پشتگوێ خستووە بە هیچ شێوەی خزمەتگوزاریەکی بەسوود بۆ خەڵکی ئاکرێ تێیدا نەکراوە بە تایبەتی گەنجەکان. عەبدوڵڵا هەولێری نووسیوەتی هیوام وایە بەرنامەیەک تایبەت بکەن بەوەی کە تا ئێستا چەند جەماوەری هەرێمی کوردستان لە NRT سوودی بینیوە و دەنگی گەێنراوە لە ماوەی 2 ساڵی تەمەنیدا دیارە ئەمەیەکێکە لەو پرۆژانەی کە ئێمە بەنیازین لە ساڵیادی دامەزرانی کەناڵەکە بیکەن و باس لەو بکەین کە ئەم بەرنامەیە چۆن بۆ ئێوە تا چەند توانیوێتی خزمەت بە گەیاندنی داواکاری پەیامەکانی ئێوە بکات. باوکی محەممەد لە کەرکووکەوە لەگەڵماندایە فەرموو باوکی محەممەد. بەڵێ باوکی محەممەد فەرموو. زۆر سپاس دەکەین باوکی محەممەد ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکی یاخۆ دوورکەویتەوە لێی باشتر گوێمانێت تێبێکە باوکی محەممەد. گوێت لێمانە باوکی محەممەد. برادرانی کە تەلەفۆنەکان گرەی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن. بەڵێ بەڵێ باوکی محەممەد. باش ئێمە کوردێکی کەرکووکەوە لە کەرکووکەژین و هەموو کورد هەموو کەسکەوە چاوەڕوانی کەرکووکە کات کە بە کوردستانیش دەسیشان کراوە و کە ئەڵێن کوردستانیە تا ئێستاکە شتێ بۆ کوردەکانی کەرکووک کراوە ئێمە وەک مەنتیقەی لەیلان تا ئێستاکە لە حکوومەتی هەرێم ئەو یارمەتی ناحیەکەی داوە کە بتوانێت بشوێنێتەوە لە حکوومەتی مەرکەزیش یعنی ئەم ئێستاکە لە لای بەڕاست و بەچەپە لە هەر لا بووینە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە هەولێرەوە مام قادر لەگەڵماندایە فەرموو مام قادر. ئێوارەت باش بە قوربان. زۆر سپاس دەکەین. بەڵێ فەرموو مام قادر. بەڕێز ئەوە لە کاتی خۆی حکوومەتی عێراقی قەراری دا قەرەبووی ئەو کەسانە بکاتەوە کەوا لە زمانی بەحث غەدریان لێکرایەوە ماریان سوتایەوە ئاوارەی دەوڵەتان بووینە تەبیعی لە جنوب ئەوەی کرد لەسەر پارەی سیادی لۆ خۆیان بەڵام لە هەرێمی کوردستان هەتا ئێستا 1% قەرەبوو نەکرایتەوە و دەژێ لەسەر مادەی 140 پارەکەیان لۆ سەرف دەکرێت ئەمە لە کاتی خۆی دەگە کاک محەممەد ئێحسانی قسەم کرد لەگە ئەشواق زافی قسەم کرد لەگە قایم خامی چۆمان لەو بارەیەوە قسەم کرد زۆر ڕژبی بوو. ئەو ئێستا کە ئەوانە بە هیچ شێوەیەک باسی ئەو مەوضوعەیان ناکرێت ئەو هەموو معاملەش بە عالەمێ کرا نابی حەدەشیلۆدا بدرێ ئەوە لەلایەن ئەمە لە زمانی بەعسی کە تەقاعد کرای تەبیعی هەتا ئێستاکە 1 فلس شملی مەناکە 1 زیادە شملی مەناکە جێبشتیش بوونە لە مالیەی گۆتیتیان ئەوانە خزمەتی بەحسیان کردیان دەمەوێت بزانم ئەوانەی لە بەرلەمانن چەندیان لە زمانی بەحس مۆزە بوونە باشە لۆ شملی مەناکە سەبەب نییە 200 و 300 تەقاعدی وەردەگرین شملی مەناکە كم عذابيشين والله أول شمل تعلاك كم أقول تقاعد تانية تقاعد كنت ما ناقة تسلسلتي أو همو غدر لولا ما ذكر كاكا تلاقي لا شعبتي عراق غدر ماني ذكر لا يتي لهربي كردستان استتابك مان لولا قد وقنا يشتم برادرتي لكركم كاكردي أو رجدين يدي رودي خزي كل حصاكم هذا الرجدين بي شكون ملا مصطفى لكات وتنازل لكركم من كديا كاك مسعود جني كديا يشت جني كديا باسي جني كديا حسب أول ده هذا الرجدين لو دبر شيء بەڵێ مام قادر بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت باوکی ئەحمەد لە باسرمەوە فەرموو باوکی ئەحمەد. فەرموو باوکی ئەحمەد. زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو. وڵای من پرسێکێ بینی بە بەڕێ بەڕێز یەک برادرێک لە هەولێر تەلەفۆنی کرد
حتى بو بأدري باسي زنابي سروك سروش حكومة نكرتن دو زنابي سكرنا بلا وكفتك باسك على سرقتك يعني زنابي سروك لدري لا هريما لا صاولي ردي يعني أو سرقتك بيوي أو إيداني كذو داوي قربوي كذ حتى بوشي وباسري خالدي بهماشي وبرادري شد لسار قرنا بأدبي كذ باوكي أحمد بكري صدام شبيني زنابي سروك عائلي زنابي سروك كومل قرباني وخبات في بوشاني أنا با زور بأدبي كذ بكري صدام يشين ودوات زنابي شكسر قطع كذا خالدي برادرك تلفوني كذ دري كنارش بيلان من زنابي بيلان زنابي انتخاباتك هاتف بشي بارزي خودش بيدك أورو بيلان لكردستان ساوى كم ستا عطش ناردن ستا دش ناردن تبين شيء دم لسر برادران يوكزور زادوا أكان دلين باكفشي بيلان بأو وزارة وجري كفشي بيلان بابه أو بوست وجري من زنابي تفرسم إيه بيلان تبين بيتيو بوست وجري لنا عزبي قران خرش بيلان هيا قران عزبيكنيا خرشي بيلان هيا بتدرب شتي وجيتن بەڵە سپاس بۆ باوکی ئەحمەد لە باسرمەوە لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک مەریوان گەردی باس لەو دەکات دەڵێت داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان دیاردەی سوالکردن کەم کاتەوە ئەو ئاوارانەی کوردانی ڕۆژئاوا داوا لە خەڵکی کوردستان دەکەم هەرکەس بە ئاستی خۆی یارمەتیان بدات دەرسیم کوردستانی دەڵێت باران بێت لە فاو بێت ناڕازین باران نەیەت ناڕازین ئێمە بەچی ڕازین ئەروەها ئەحمەد کوردی دەڵێت ئەم هەموو لافاوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆیشت هەموو ئاوەکە بە بەلاش ڕۆیش دەبووە حکوومەت پلانی هەبووە بۆ گلدانەوەی ئەم سەرچاوە گرنگە سەلام بێگڵاسی دەڵێت دەرچوانی فەلسەفە کە لە ساڵی 2008ەوە تەخەڕوجیان کردو تاوەکو ئێستا حکوومەت ئاوڕی لێ نەداونەتەوە ئێستا 4 وەجبەی تەخەڕوجی فەلسەفە لە ماڵەوەن لای خۆی دەبێت لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و کاروباری کۆمەڵایەتی و ڕۆشنبیری بەشی ڕاگەیاندن کتێبخانە گشتیەکان بۆ زانینتان هەر بەرپرسێک لە وەزیرەکان تا قایمقامەکان کتێبخانێکی گەورەی داناوە لە ئۆفیسەکەی باسی فکر و فەلسەفە و منطق دەکات کەچی دەڵێت پێویستمان بە دەرچوانی بەشی فەلسەفە نییە. بەڵە پەیوەندی کتر لەگەڵماندایە ڕێبین لە کەرکووکەوە فەرموو کاک ڕێبین. زۆر سپاس دەکەین کاک ڕێبین. وەکو پێشمەرگێک تەوەرەگا بۆ بەڕاستی مەسەلە پێشمەرگە تا ئێستا هیچ کەسێک بەڕوونی باسی نەکردو بڵێ ئایا کاکە تۆ زیاد دەکرێت تۆ پێشمەرگەیت یان نا ئەی بۆچی لە کاتێکا کە ئەڵێن مالکیان هێزیان لێ دەکەکەوە ئەوەی نای پێشمەرگە بە خەریکە خۆی کوژێ و خۆی واتە پێشە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی ڕاستی نەدراتەوە 475,000 ئایا بۆ خێزانێکی گەزنەفەری ئەمە معقولە هەفتەیەک لە دەوامە بێ 50,000 لاتە خواردنی یا خودبڕی مەصرفە نەخۆشیێک شتێکە سەرسێکە بەڵام لە ڕووی خۆیانە وەکو چۆنە لێ خۆی ماگی ملەنویەکی وەرەگرێ منوێنە بەبان وەرەگرێ هیچ لێ بەڵێ کاک ڕێبین نییە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان دایکی ئەحمەد لە سلێمانیەوە فەرموو دایکی ئەحمەد. کاشوان مەرحەبا. مەرحەبا دایکی ئەحمەد فەرموو. کاشوان ئەمڕۆ لە بەرنامەی حەمەد نووری لە سعات 12 نیوەڕۆ گوێم لە هەنیە قسە بوو کە حکوومەتی هەرێم پارە بۆ ئاژەڵەکانیان یەک ئاژەڵێ 27 دۆلاری بۆ سەرفەکرێ. ئایا ئێمە وەکو خێزان شەید ئێمە بە تایبەتی خێزانی شەید و خێزانی شەیدی شەڕی ناوخۆ ئێمە خواخۆمانە موچەکانمان هەتا سەری مانگ بەشکە ئایا حکوومەت بۆ ئاژەڵەکانیان ئەوەنە پارە سەرفەکەن گەری بۆ خۆیان چەندێ پارە سەرفکەن ڕۆژانەیان چەندێک بێ. بەڵێ یعنی ئێمە گلەیمان زۆر زۆر لە حکوومەتە لەبەر ئەوە بۆ ئاژەڵێک مانگێکە ئەکاتە 8 وەرەقە و 10 دۆلار بۆ ئاژەڵەکانیان ئەو پارەیە سەرفکەن ئەی بۆ خۆیان بۆ عایلە و خێزانیان ئەبێت چەندێ سەرفکەن. یعنی کەسوگاری شەید و ئەنفال و ئەم هەموو کەم دەرامەتە زۆر باشە دایکی هەیە هەمووی چاوەڕێی دەستی ئەوانیان ئەوانش بەو زۆریە پارە بەلێشاو بۆ هەموو شتێ سەرفکەن ئێمە ڕاستیەکەی زۆر بەڵە سپاس دەکەین زۆر سپاس بۆ دایکی ئەحمەد لە سلێمانی و بەڕێزان تا سبێنی هەمیشە لە خۆشیدا.